هاوڕێن ئێوارەتان باش هەڵبەتە گربوونەوە لەسەر ماتەمینی هاوچینەکانمان لە ئاستی ژیانەوە لە ئاستی عێراق و کوردستان کارێکی قورسە چونکە یادکردنەوەی خەکانێکە کە ویستویانە ئەم دنیاە بگۆڕن و ژیانێک بۆ خۆیان و بۆ ماڵ و ماڵیان سۆگەر کرد. بیرۆکەی هاتنکایی ئەم ڕۆژە لە ساڵی 1996 لەلایەن ڕێکخراوە کرێکارەکانی جیهانەوە ڕۆژێکیاندانا هەڵبەتە لە بەرامبەر و ئامارە زۆرانەی کە ساڵانە هەڕەشە لە ژیانی خەڵکەکە. لە دوای ئەوە لەلایەن دوای فشارێکی زۆر لەلایەن ڕێکخراوە کرێکارە جیهانیەکان لە ساڵی 2003 منەظەمەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەم ڕۆژەی بەڕەسمی ناسا و هەوڵیاندا وەکو هوشیارکردنەوەیەک بۆ ئەوەی کە هەچی زیاتر کرێکاران هوشیار بکەنەوە بۆ ئەوەی کە ئەو ژمارەیە بهێننە خوارەوە. بەڵام وەکو سەیرەکەین ئەمەش وەکو هەر ڕووداوێکی تری جیهان بۆ سەرمایەداران لە ئاستی جیهانە بۆتە وەبەرهێنان و پارەی پێشەیاکە. ئەگەر سەیری ئامارەکان بکەین سەیرەکەین هەموو ساڵێک 2 تریلیۆن و 800 ملیۆن دۆلار بۆ ئەم مەبەستە بەکاریە. ئەگەر سەیری ژمارەکە بکەین ئەبینین ژمارەیەکی بێ ئەندازە زۆر. هەموو ساڵێک 2 تریلیۆن پارە سەرفەکێ بۆ جەنگەکان و لە هەمان کاتشا 2.8 ئەم پارەیەش با بڵین پارێکی تر سەرفەکێ بۆ ناسەلامەتی شوێنیکە و هەموو 15 سانیە جارێک کرێکارێک ئەبێتە قوربانی و مەرگی با بڵین ڕاگەێنێ و هەموو 15 سانیەیەکیش 153 کرێکار بە پێی ئامارانەی و هاوڕێیانە پێشکەشان کرد بە پێی ئامارەکانی عمومی متحیدە و منەظەمەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی هەموو 15 سانیەیەک 153 کرێکار ئەبێتە قوربانی جا بە توشبوونی بریناربوون بێ معوەق بێ بە هەر شێوەیەک لەو شێوانەی کە خۆمان نەزانین. ئەگەر سەیری ئەم ئامارانە بکەین ئەبینین داتایەکی ئێزگار ترسناکە جەنگێکی زۆر شاراوەیە لە بەرامبەر کرێکارانە. لەو لاشەوە سەرمایەداران و خاوەنکارەکان و منەظەماتی نێودەوڵەتی و لە بودجەی وڵاتان پارەیەکی زۆر بەهەدەر ئەدرێت. ئەم پارێش بە ناوی ئەوەی کە کرێکاران سەلامەتی جانیان بپارێزێت. بەڵام بۆ خودی خۆمان ئەگەر سەیری بکەین ئەم ژمارانە لەواتیەوەی بچێتە خوارەوە ڕۆژ بە ڕۆژ سەرەکەوێت. ئەگەر ئەمڕۆ لە کوردستانە ئەو ژمارە هاتوێتە خوارە سەبەبەکەی ئەوە نییە ئەوە دەسەڵاتداران یاخود کاگەکان و سەرمایەداران هاتوون ئەمان لە بەرچاوگرتووە کە کرێکاران سەلامەتیان پارێزێت بەڵکو کێشەکە لەوایە کارگەکان داخراوە خەڵکێکی زۆر بێکارکراوە. ئەگەر ژمارەکەی ئەم ساڵ هات بێتە سەر 29 کەس یا 30 کەس و ساڵانی کەس 100 کەس بوو 60 کەس و 70 کەس بوو بێ ئەم ساڵە بینی ژمارەکەی کەمە سەبەبەکەش یەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانە ئابووری کە ئێمڕۆ بەرۆکی بە خەڵکی کوردستان گرتووە. مناڵم حکوومەت کە حکوومەت خۆمان نەزانین بۆ ئەوان بۆتە خێر و بەرەکەت و جارێکی کە هەڵوشینی سەرەت و سامانی کۆمەڵگە و جارێکی کە لە ڕێگەیەکی ترەوە ئەهێنن ژیانی خەڵکیان یاوەتە بەر هێرشی خۆیان و قازانجیش ئێستا لەو حاڵەتانە ئاکە. ئێمە وەکو کرێکاران لە عێراق لە کوردستانیشە هەرچی سەرشانمان ئەوەیە هوشیاریی نایەتی لە ناو ڕیزەکانمانە پتە بکەین و ئەوە تەنها بێنینە بەرچاوی خۆمان کە خودی کرێکاران نەبێ کەسی کە ناتوانانی ژیانیان بپارێزێت. ڕاستیەکەشی ڕێکخراوی بەهێزمان ئەتوانێت بیپارێزێت ژیانمان. ئێمە بتوانین چۆن ئەمە تەرجمەکەینەوە بۆ ژیانی ڕۆژانەی کرێکاران و پێیان بڵین ئەو هێزی ڕێکخراوبوونە تەنها پاڕانەوە و لاڵاوانەوە نییە لە دەسەڵات و لە خاوەنکارەکان بگرە پێشاندانی ئەو هێزەیە کە ئەتوانێت مۆتەکەی بێ بەسەر سەریەوانەوە و ژیانی ئێمە و ماڵ و مناڵیشمان بپارێزێت. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بەپێی تواناکانمان ئەوەی پێمان کرابێ هەوڵمان ناوە بۆ بڵاوکردنەوەی ئەم هوشیاریە. بەڵام لە کوردستانیشە ئەم ساڵ دەبێت بە 10 ساڵی ڕێک کە ئێمە دەستمان ناوەتە ئەم کارە و کارێکی باشمان کردووە هەر لە دانانی ئەم پەیکەرە لەم شوێنە بەسەرگیرفانی خۆمان کە هیچ دەسەڵاتێک نەبووە کە هەتا سیمای ڕێزگرتن و مۆنومنتێ بۆ کرێکارانە بکە ئێمە وەکو کرێکاران ئەوەمان کردووە. لە زۆر شوێن و ناوەندی جیهانی لە وڵاتان دەوڵەت ئەهێنێ ئەمە ئەکا هەر بۆ شادانی سیمای جوانکردنی سیمای خۆی هەتا لەم وڵاتە ئەوشان بەڕەوای نەبینیوە بۆ کرێکار. ئێمە ئاستی هوشیاریمان بەوە دەچێتە سەر
کە بتوانین هەرچی زیاتر ئەم ڕۆژانە بە کرێکاران بناسیێنین و ئەوەشان لە ناوە باس بکەین کە خودی کرێکاران من بە نمونە دەڵێم لە سەردان بۆ ئەو ڕێکخرا بۆ کرێکارانی کە لە بەرازیل ئەو کارگەکانیان گرتو بە دەستیانەوە یەکەم کارێک کە دەستیان نابووە ئەوە بوو کە چۆنێتی ئەو جلو بەرگەی لە شوێنی کارەکە ئیشی پێەکەن لەبەر چاوی بگرن باشترین دەستپێر باشترین پێڵاو باشترین جل کە بتوان بەگری بکەن لە گەرما و سەرمای شوێنی کارەکەیان ئەگەر ئێمە لەوانەیە بەدەیان ساڵ خەبات بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەم شتانە بەدەستبێنین لەوێ لە تەنها لە یەکەم هەنگاوی داگیرکردنی کارگەکانیانە ئەمەیان بەدەست هێنابوو بەواتایە ئەوە خودی کرێکاران و ئیرادەی خۆیانە دەتوانێت ئەم بەربگرێ بەم جەنگە واقعاً ئەمە جەنگێکی زۆر ترسناکە ئەوان لەسەر ئەو قازانجی کارگەکەیانەی کرد ئەمەیان مسۆگەر کردەوە بۆ خۆیان و توانی بیان ئەو مەترسیانی کە لەسەر ژیانیان دروستە بێ لانی کەمی نەک هەموو شتێکی هەڵبەتە لانی کەمی ئەوانە چارەسەر کرد ئێمە بانگەوازی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانەکەین هەرچی زیاتر ئاوەڕ گردنەوە لە ژیانی خۆیان ئەو وڵاتەی پیان وایە وڵاتی سەرمایەدارانە و ئەمان تیای میوان و کارگەرن تایە ئەو وڵاتە وڵاتی ئێوەیە کارگەکان کارگەی ئێوەیە بە هوشیاری چینایەتیدان کا و شوێنانە بەجە ناهێڵن و دەیگرنە دەست و خۆتان وێن بەڕێوە تەنها ئەڵتەرناتیڤی ئەوەیە کە بتوانین ئەمڕۆ ژیانتان مسۆگەت بکات پێم وایە هێزی ڕێکخراوبوونی کرێکارانیش لەویا کۆ دەبێتەوە کاتیان هوشیاریەمان ئەچێتە سەر تێمان وایە کارگەکان هی ئێمەیە نەک زوو تاڵانچی و گەندەڵەکانی ئەم وڵاتە سپاسانەکەم بەرز و بەڕێز بێت یادی جان بەخردکردوان بەرز بەڕێز بێت ئەو کەسانەی ژیانی ئەو کەسانی لە پێناوی مسۆگەرکردنی ژیانی ماڵ و مناڵ و خۆیان ژیانیان بەخڕ کرد سپاسان ئامادە بووان مای ئازا دەکەین بۆ هەر کەسێک کە سەبارەت بە ڕۆژی قوربانیانی کارە ئەوێ قسەیە بکە یان شتێکی هەیە مای ئازاد Yeah.